سڵاوتان لێبێت پرۆگرامی دووەزمون دەست پێ دەکات بۆ ئەڵقەی ئەم جارە دوو بە ئەزمموی جیاواز وەڵامی پرسیارەکانمان دەدەنەوە ئەویش هونەرمەندانی گۆرانی بێژ مامۆستا هۆشیار کەریم و کاک ئەرسەلان هەورامیە. ئەرسەلان ئادم عەبدوڕەحیم بە نەسرا و بە ئەرسەلان هەورامی. من وشار کەریم 1970 لەدایک بووم. بۆچی لەبیرت کردم بۆچی لە ئاستم گۆڕا خەڵۆ دەموێبان وەکوڵە دەمی گیان خەڵانی ماڵ گەشتێک بۆ هەورامان یەکەم کلیپی منە. من بە کوچەوە زۆری لاک بووم لەبەرەوە یەکەم ئیشم بوو. من یەکێکم لەوانەی کە مەعارەزم لەسەرەوەی کە دەستکاری ئاوازی کوردی بکرێەوە بە تایبەت ئاوازی هەورامی. بەڕاستی من ژمارێک ئاوازم داوە بە هاوڕەکانمانی لە بوارەکان هەیشەکەن. کارێکی هەڵەیە ئاوازی کۆپی زۆر کارێکی هەڵەیە. ئەمە لە ناو هەموو گەلانە ئەم دیاردەیە هەیە. من پێم وایە هونەری کوردی زۆر دەوڵەمەنە. ئەمە بابەتێکی یەکەم جا مێژوویە. ژمارە یەکم یا بە کاکە حەمە جەزا. جارێ ئەوڵان بەشێک لە هونەرمەندانە مێژوون بەشێکیان ئێستان. هەردووکیان بەداخەوە کوردبوون بریتە لەوەی کە زۆرترین بیرەوەری ناخۆش دەبێت. ڕاو بۆچوونەکانیان زۆر جیاوازن. پاش کەمێکی تر دەست پێ دەکەین. نۆیز هەیە دەنگی عودەکە چۆنە؟ بارا چایەکمان بەرێ کاک. فەرموو. بۆچی شوێ جوانە قژە. طبیعیە بەو کامێرانێ فۆتۆم بگری لەم کاتەیە. کاکە بەی خۆت بیگرە بۆمی بنێرە. پرۆفایلی خۆت بە کورتی. ئەرسەلان ئادم عەبدوڕەحیم بە نەسرا و بە ئەرسەلان هەورامی خەڵکی منتەقەی هەورامانم گوندی خەرپانی بە خۆشحاڵیەوە دەچوو هیچ شوێنێک نیم بەڵام خوێنەوارەکەم باشە تا ڕادەیە کە تا شەشی ابتیدایی بخوێنەوە ئەو بابزانم شەشی ابتیدایی ئێستا فەرقی هەیە لەگەڵ ئەوسا ئاستی خوێنەواریمان باشە شکر لەخوا بەزیاوێ. من وشار کەریم 1970 لەدایک بووم لە سوپەرمارکێت لە هەولێر گەورە بووم خوێندنم تەواو کردووە. وانەی موزیکەڵێمەوە لە چالێکی قوتابخانەکان لە بواری موزیکای کارەکەم لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکانە کارم کردووە وەکو موزیکژان وەکو ڕاهێنەر لە بوارە هونەرێکەشە تا ئێستا کەش بەردەوامی هەیە و کار چالاکیم هەیە. کامە کاری خۆت بە شاکار دەزانی؟ من کارەکانم هەڵبەتە هەموو کارەکانم خۆشەوێ نەبێت قسێ هونەرمەندەکانی تر وە دواتریش ئەو کارانەی کە من کردو من فۆلکلۆرن وەکو زیندووکردنەوەیەک زیندوم کردوونەتەوە و سپاسی ئەو هونەرمەندانەی پێش خۆمەکەم سپاسی کاک عوسمان هەورامی و کاک حەمەحسەین و کاک عەلی گوڵپی و ڕۆحشاد کاک سەباح هەورامیەکەم کە ئێمە قوتابیەکی ئەوانی هەموو کارەکان کاری جوانن بەڵام ئەو کارەی یەکەم کارم من زۆرم خۆشەوێت چکە زۆریشی لاگبووم پێوەی گەشتێک بۆ هەورامان یەکەم کلیپی منە. من بە کوچەوە زۆری لاک بووم لەبەرەوە یەکەم ئیشم بوو زۆر قورس بوو کە کاست بدۆزمەوە کە مەسەلەن لەگەڵ چێ ئیش بکەم زەحمەتم کێشا لەبەرەوە یەکەم ئیشم بوو یەکەم تەجربەم بوو ڕیکۆرد و ئەوانە بەڵام وەکو شاکارینە بەڵام زۆر پێوەی لاک بووم کوچە ئەتوانم بڵێم زۆر تعبیر لە دنیای ناوەی خۆمەکات یعنی لە ئێستاوە ئەتوانم بڵێم لەو کاتێک کە کوچەم نووسیوە لە ساڵی 2007 نووسیومە کە 2014 بڵاو بۆتەوە تا ئێستا کە بە قەنەعەتی من 15-20 ساڵی تریش هەر تعبیر لەم نەکات. هەرگیز بۆ ئاوازێکێت لە بێگانە چوو بێت ڕەخنەت لێ گیرا بێت؟ نەخێر تا ئێستا لەبەرەوەی کە پێم وتیە و گۆرانیانەی منیان چڕم هەمووی فۆلکلۆرن و دواتریش من یەکێکم لەوانەی کە مەعارەزم لەسەرەوەی کە دەستکاری ئاوازی کوردی بکرێەوە بە تایبەت ئاوازی هەورامی تا ئێستا ڕوبەڕوو نەکراومەتەوە مەسەن بۆ منە پێم نەکوتراوە میشت لە فڵان ئیشە چێت بە عەمدەن ئەو ئیشەم نەکردووە ئەگەر ئیشەکەم لە گۆرانی هونەرمەندێکی تریان بەرەمێکی هونەری کەسێکی تر بچێت یان ملەتێکی تر بچێت بە عەمدەن ئەوە ناکەم. چەند ئاوازت داوە بە هونەرمەندان ئەو گۆرانیانە کامانان چێ وتوێتی؟ من هیچ ئاوازێکم نایەوە بە هونەرمەندان ئەگەر ئاوازێکی ژەبێ خۆمەیڵێم بە تەئکیدیشەوەشت پێ بڵێ من
سێ چوار ئاوازی خۆم هەیە بەڵام لە بەزمی وەسەتی هەورامیان هەتا ئێستا هیچ کامیانم بە کاری موزیک بۆ نەکردووە و ئیشەڵا لە داهاتووە بە تەماین کارێکی جوانیان بۆ بکەین. بەڕاستی من ژمارێک ئاوازم داوە بە هاوڕەکانمانی لە بوارەکان هەیشەکەن و نەک ئاواز گۆرانی ئاوازێکم داوە بە کاک وشار حەمەفەرج کە لە ئەلبومەکەیە بڵاو بۆەوە خۆشەویست کاک وشار حەمەفەرج کە ئەرشیفێکی جوانی هەیە سڵاو خۆشەویستیم بۆ هەیە شاری حەسیب قەرداخی بۆ ئاوازی من بوو گۆرانێکم بۆ کاک هەژار ساڵح نووسیوە لە 2020 تا بڵاو بۆەوە گۆرانیم بۆ دووشان و نووسیوە ئەوانەی کە بڵاو بوونەتەوە ئەوەی کە ئێستا لە بیرم بێت چەند ئاوازێکم کردۆ بۆ هاوڕێیانی خۆشەویستم کە لە بوارەکەیە ناون و جێدەستیان دیارە هیوادارم کە بڵاوە بێتەوە خەڵک شایەدیەوە بێت کە چیمان کردو. ئاوازی کۆپی هوەرە یان کارێکی خراپە؟ کارێکی هەڵەیە ئاوازی کۆپی زۆر کارێکی هەڵەیە. بۆ؟ ئەزانی بۆ لەبەرەوەی ئەو ئاوازانە خۆتەزانی وەکو گوڵوان سێ ڕۆژ چوار ڕۆژ بۆنی هەیە دوایەوە هەڵەوەرێ و ئەڕوا بەڵام ئەگەر ئاوازەکە ئاوازێکی فول کوردی بێ سیرکە سێ بەجاریوە هەیە لە قاوەخانەیە گوێمان لە گۆرانیەکی مامۆسا عەلی مەردانە بێ گۆرانیەکی مامۆسا حەسەن زیرەکە بێ گۆرانیەکی مامۆسا عوسمان کەیمنەیە بێ ئەگەڕێیتەوە بۆ ئەو ساڵە ناتوانین گوێی لێ نەگری ینی تۆ بیرەوەریت هەیە لەگەڵ ئەم گۆرانی ئەم گۆرانیە فول کوردیە گوێچکەی تۆ قبوڵیەکە بەڵام ئەو گۆرانیەی تر تۆ سەیرەکەی لەبەر خاتری کلیپەکەی سەیریەکەی یان ئەوەیە سێ چوار ڕۆژە مێنێتەوە دوایەوە بوونە بێت ئەمە لە ناو هەموو گەلانە ئەم دیاردەیە هەیە ینی ئەم حاڵەتە هەیە میلۆدی با بڵێن ئینتەرناشناڵەیە میلۆدی هەیە جیهانیە بە زۆر زمان وتراوە گۆرانی زۆر سەرکەوتوش هەیە لە ناو هەموو ملەتانە لە ناو کوردیشە کە کۆپیە نمونەمان لەبەردەستە بەس من پێم وان نییە دووبارەکردنەوە و لاسایکردنەوە ئەبێتە داهێنان دژی نیم کە هەرگیز گۆرانی ملەتان گۆرانی یەکتر نەڵێنەوە زۆر گۆرانی کوردی بە زمانەکانی تر وتراوە زۆر گۆرانی تریش بە زمانی کوردی وتراون ئەم کاریگەریە لە ناوێکە ئاساییە بەڵاوە نەبێتەوەی کە کەسێک بێت تەنیا کاری ئەوە بێت کۆپی بکات. هەندێک ئاوازی هونەرمەندانی ڕەسەنی کوردی هەیە مێژوەکەی بە تەواوەتی دیار نییە هەندێک ڕاهەیە دەڵێت لە کوردیان بردووە هەندێکی ترش دەڵێن کورد بردوویەتی ڕای جەنابتان لەسەر ئەم بابەتە چییە؟ من پێم وایە هونەری کوردی زۆر دەوڵەمەنە زۆر دەوڵەمەنە تەسەورەکەم ئەنێ ئاواز هاتووەتە ناو هونەری کوردیەوە و هونەری کوردیش زۆری لێ دزراوە بۆ پارچەکانی تر ئەوەی کە هاتووەتە ناو هونەری کوردیەوە ئەو کەسانە ئوستاز بوون زۆر دانا و ژیرانە ئەگەر هێنابێتی دەستکاری کردو کردێتی بە مەڵکی کوردی نەک ئەوەی کە دیار بێ ئەوەنە بە جوانی ئەدای کردووە ئیسە مەسەلەن من ویستم پێشتر باسی ڕۆحشاد کاک سەباح هەورامی بکەم کاک سەباح هەورامی یەکێکە لەو کەسانەی کە زۆر شارەزایانە هەتا ئێستا هیچ کەسێکم نەبینیوە بتوانێ پێ بخاتە جێپێ کاک سەباح هەورامی بۆ جوانکاری بۆ ئەو ئاوازانەی کە لە وڵاتی دراوسێەوە هێناوێتی بەڵام ئەو ئاوازە ئەبێت چی بێ ئەبێ مەسەلەن دەمارێکی هەورامەتی پێوە بوو دەمارێکی کوردی پێوە بوو بێ اینجا هێناوێتی ڕۆحی تێکردووە هیچ ئاوازێکیشی نێناوە بۆ ئاگاداریتان ئەگەر کردبێتی بە ئاوازێکی هەورامی نەبوو بێ بە مڵکی هەورامان ئەوەنە بە جوانی ئەدای کردو ئەوەنە بە جوانی گوڵی جوانی هێناوە کردەتی بە یەخەی گۆرانیەکەیە هیچ کەس فەرقی پێ ناکە هۆکاری نەزانینی ئەو مێژووە و هۆکاری ئەوەی کە ئێمە نازانین چه ئاوازێک کوردیە و چه ئاوازێک کوردی نییە بۆچی دەگەڕێتەوە ئەوەی کە ئێمە نەزانین بۆچی ئەم ئاوازە هاتووە مێژوەکەی لەکەیەوە بووە بەڕاستی حەقی خۆمانە نەزانین لەبەرەوەی هونەری کوردی قوڵە و دواتریش زۆر کۆنە ئەنی ئەوە نەبووە لە تەمەنی منە مەسەلەن سەردەمی منە لە سەردەمی پێش منیش ئەو شتە بوو بێ ئەگیرا من ئێستا چۆن پێم وتی پێیجێک دروستکراوە یەکسەر گۆرانیە گەڵێ سێرەکەی بە فارسی گوێم لێ بووە یان بە یۆنانی گوێم لێ بووە ئەزانم بەس ئەوانی پێش ئێمە تاوان ئەوانیش پێش ئەوان ئاوازدانەرە بۆ گۆرانی وتە بۆیە لەبەرەوە
بەڕاستی من ناتوانم مێژوەکەی دیاری بکەم. پرسیارێکی زۆر جوانە زۆر فڕەهەندە. ئەمە بابەتێکی یەکەم جا مێژوویە. ئێمەم گەلانەی کە لە ڕۆژهڵاتی ناوی ناژین کاریگەریمان لەسەر یەکتر هەیە، نەک تەنیا لە موزیکا، لە جلوبەرگە، لە زەماوەندا، لە خواردنە، تەنانەت ملەتان ئەو ملەتانی کە لەم ناوچەیە ژێنژن و ژوانخوازی هەبووە، مەسەلەن زەماوەند دەبووە، سەرگیری هەبووە. ئەم کاریگەریە کۆمەڵایەتیە، ئەم کاریگەریە جوواکیە گوازراوەتەوە بۆ بابەتەکانی تریش، لایەنەکانی تریش. هەم کورد لە ملەتانی وەرگرتووە، هەمیش ملەتان لە ئێمەیان وەرگرتووە. چەند ناوێک هەیە ڕێزبەندیان بکە؟ محەممەد جەزا، تایر تۆفیق، وەیسی محەممەد، زەکەریا عەبدوڵڵا، حەسەن زیرەک، سامان عومەر، مەسهەری خاڵقی، نەڤید زەردی، ئەیات حوسێن، لەیلا فەریقی. من ژمارەیەکم یا بە کاکە حەمە جەزا، بەڕاستی هەر عاشقی دەنگی ئەو پیاوە بووم. دواتر قوتابخانەی گەورە، قوتابخانەیەکی زۆر مەزن، مامۆستا حەسەن زیرەک. دواتریش مامۆستا مەسەری خاڵقی، یەکێکە لە دەنگە ناسکەکان، یەکێکە لە دەنگە هەرە باشەکان، لە دەنگە سۆزدار و خۆشەکان کە لە هەر شوێنێکی کوردستان گوێی لێگری ئاوێتەی سروشتی کوردستانە بێ. بە داوای لێبوردنەوە هەنێ ناوتان نووسیوە، من تەنها توانیم لەسەر ئەو هونەرمەندە زیزانە قسە بکەم لەبەرەوەی بە داوای لێبوردنەوە لەسەر هیچ کام لەمانی تر من قسە ناکەم. عەفو بیرمان چوو لە گەنجەکان ئێستا هەمیشە و دایم کە باسم کردو مامۆستا زەکەریا دەنگێکی زۆر جوان، دەنگێکی زۆر باش لە گەنجەکانە، یەکێک بۆ لەو کەسانی کە من بە ئەو پڕی قەنەعەتەوە گوێم لێگرتووە. هەتا یەکێک لە هونەرمەندەکان وتی هونەرمەندانی سۆرانی زمان شانسیان هێنا کە کاکە زەکەریا وازی لە گۆرانی هێنا، ئەگینا ئێمە دەرناکەوتین. من ڕێزم بۆ جەنابەت و کەسانی کە پرسیارانیان ئامادە کردووە، بۆ ڕێز و خۆشەویستیم بۆ مێژوو گیان و کەسایەتیە و هونەرمەندانە یەک بێ. بەڵام کۆنسێپتی پرسیارەکە لای من تۆزێک کێشەی تیا هەیە، لەبەرەوەی جارێ ئەوڵان بەشێک لەم هونەرمەندانە مێژوون، بەشێکیان ئێستان، هەرێکی لە ستایل و زەمانێکی جیاوازە کارەکەن و کاریان کردووە. من لەگەڵ پۆلێنکردنانیم بەڕاستی، لەگەڵ ئەویانیم من ڕقەمێک بدەم بە کەس لێرە، لەگەڵ ئەوەش نیم ڕقەم دوو بدەم بە کەس. ئەی کاک هۆشیار، گریمان وەک گوێگر و کەسێکی ئاسایی ئەم پرسیارەت لێ بکەین، ئایا کامیان هەڵدەبژێری؟ من خۆم یەکێکم لە گوێگرە زۆر باشەکانی مامۆستا خاڵقی، مامۆستا حەسەن زیرەک، مامۆستا تایر تۆفیق. ئایا ئەمە ڕێزبەندیە؟ مەبەستم ڕێزبەندەکە نییە، ئەنی ئێساکە من وەڵامێکی وەکو ئەگەر وەکو بیسەرێکی موزیک، وەکو بیسەرێکی موزیک وەڵامت دەمەوە. من گوێ لە مۆسیقای کلاسیک کوردی بگرم، گوێ لە خاڵقی ئەگرم، گوێ لە بەستەی کوردی بگرم، گوێ لە مامۆستا حەسەن زیرەک ئەگرم، گوێ لە مەقامات بگرم، گوێ لە مامۆستا تایر تۆفیق ئەگرم. هەر یەکەی لە شوێنێکە لای من یەکە من، یعنی ئەمە وەڵامێکی زۆر زۆر ڕاستگویانەیەکەم پێتیاڵێ، باش نییە هیچ یەکێک لەم ئەزیزانە من ڕەبز ناکەمەوە. من خۆم کەسم پێ ڕەبز نییە، ڕێزی هەموو ئەوانە شەگرم. وەکو بیسەرێکیش بەشێک کاکە زۆر بەشێک لە مانەوەی گۆرانی پێویستی بە کاتە. کەواتە بۆچی بۆمان ڕێزبەندی ناکەیت؟ لە ڕاستیە لۆژیکی نییە بیکەم، نەک لەبەرەوەی یان ئێساکە کامیرەکەش بکوژێنیتەوە نایکەم. بۆچونت بەرامبەر بە هونەری میلی چییە؟ کێت لە لاپەسەندە؟ لە هونەرمەندان مشکۆ و فەرهاد زیرەک کامیان لای تۆ باشترە؟ هەردووکیان هونەرێکی میلی زۆر جوانیان پێشکەش کردووە. هیوادارم ئەوانەی کە ئێستا هونەری میلیەکەن و ئەیڵێنەوە
گوێ لەو کەسانە بگرن. ناتوانم مەسەن پۆلێنی کەسێک بکەم بۆ پۆیسا کە پرسیاری پێش ئەومان هەبوو. مشکۆ لەو شێوازە هوەرەیە کە شێوازێکی هەولێریانەیە کە بە تورکمانی و بە کوردی محاولەی هەیە و توێتی لە کاتی خۆیان هەوڵی خۆیدا و ماوەتەوە توانیوەتی زەمان ببڕێ و گزارش لە هەبوونی ئەو کەساکات توانای ئەو کەساکات. کاک فەراد زیرەک من نازانم خۆی ئەوەی بیستووە یاخود میدیا و موزیسیانان کەم تەرخەم بوونە بەرامبەری ئەبواە مەسەن هیچ نەبواە چەند ئەلبومێکی هەبێت ئەو گۆرانانەی کەوتوێتی با ڕیکۆردێکی خاوێنتر بە موزیکێکی دەوڵەمەندتر بکرایە. کاک فەراد زیرەک بە قەناعەتی من وەکو دەنگ سەرۆتی شاری هەولێرە. بەسەرهاتێکی ناخۆش کە هەرگیز لە بیری ناکەی. من تەن ئەزانی چی بەسەراتەکان هەموو فەرقیانەیە بەڕاستی، بەڵام شتێک زۆر ئازاری منی دابێ زۆر پێی ناڕەحەت بوو بم مردنی مامم بووە. بەداخەوە کوردبوون بریتە لەوەی کە زۆرترین بیرەوەری ناخۆش دەبێت. لە ژیانی شخصی منە من تا ئێستاش باوەڕ بە مردنی چەند کەسێ ناکەم لە ژیان ناکەنەوە و کە ڕۆژانە بەڕاستی پێویستم پیانە ئەوانە چەند ڕووداوێکن لە ژیانمە لە بیریان ناکەم. ئەو ڕەوشەی بەسەر خەڵکی کەرکووک و دووسخورمات و ئەفرین و سەریکانیە هات من قەت ئەو شۆکەم لەبیر ناچێت. چ شتێکی ئێستات پێ ناشرینە؟ زۆر شتی ناشرین هەیە بەڵام من حەز ناکەم بڵێم بەخوا بە ناشرینی ئەیبینم چکە هەموو ئێستش من خەڵک ئەومەوێ ئەو بڵێم کە پرسیارم لەکەن تۆ چۆن نەگەشتویتە ئەوروپا. من قەنەعەتم وایە لە ئەوروپا مانگێک تەحمل بکەم بەس ناژیم لە ناو ئەوروپایە لەبەرەوەی هەم سروشت و هەم جوانیەکانی کوردستان بەلای منەوە نەجوان ناتوانم کوردستان بەجێ بێڵم و هیوادارم هیچ شتێکی نامە و ناشرین نەبینم لە کوردستانە بەڵام هەبووە نامەوێ بەڕاستی دەسی بخەمە سەرەوە. من ئینتیمایەکی زۆرم هەیە بەو زەمانەی کە خۆشەویستی زۆرتر بوو، سادەیی زۆرتر بوو، پێکەوەی زۆرتر بوو. هەر کەس لە شوێنی خۆیەوە و هەرەوەزی کاریش ئەو ڕوحێتە زۆرتر بوو. هەموو کەس نەیەتوانی ئەو شتە بێ کەسە لە پڕێکە کەسێک قوتە بێتەوە و مەسەڵەن خەڵکێک بۆڵم پرۆمۆتی ئەکات. بەڕاستی ئەو کاتە و نەرمەندبوون ئاسان نەبوو، دەرکەوتن ئاسان نەبوو. ناڵێم هەمووی بەڵام ئەو خەڵکەی کە دەرکەوتووە و جێپەنجەی دیارە محتەوای هەبوو. من زۆر حەزم لە دوڕووی نییە، حەزم لە ملشکاندنی یەکتر نییە. من پێم خۆشە هەموو نەرمەندان یەک خێزان بن، چونکە بەڕاستی من خێزانەکەی خۆم خانەوادەکەم خێزانی یەکەم، بەڵام کە دێمە دەرەوە لە ناو ناوەندەکەیە کارەکەم من پێویستم بە هەموو نەرمەندانە، پێویستم بە موزیسیانانە، هەمویان بە برا و خوشکی خۆمەزانم، بە هاوڕێی خۆمەزانم، هەیە لە دوورەوە یەکە ناسین بەڵام حرمەتی زۆرم بۆ هەیە ئەگەر کارەکانیشمان جیاواز بێت. من بیری ئەو سادەیەکەم کە لە زەمەنی پێش ئێمە هەبوو، بیری ئەو پێکەوەیەکەم، ملشکاندن کەمتر بووە. گۆرانی بۆ چێ دەڵێ؟ من یەکەم جار گۆرانی عشقێک بووە لە مەخزی خۆما کە بۆ خۆم حەزم لێ بووە بۆ گۆرانی بڵێم یەکەم جار بۆ خۆمم وتووە، دوم جار بۆ سروشت و کاڵ نەبوونەوەی هونەری هەورامی گۆرانی وتووە و بە خۆشحاڵیشەوە ئەوانەی کە هەورامی زمانن ئەوانەی کە دەرەجەی عەلایانەیە کەوانەی کە نووسەرن لە بازار من زۆر دڵخۆشم بەوانەی کە پێم بەڵێن جەنابەت لە بەرنامەیەکە ئادبینین گۆرانی فۆلکلۆرەکان و گۆرانەکان کە دەستکاری ناکەیت و بە جوانی ئەیچڕیت و ئەیڵیتەوە و نمونی و شێوازی جلوبەرگت لەسەر شاشە هەورامیانە پیشانەدا ئێمە دڵخۆشەکە. گۆرانی بۆ خۆشەویستی ئەڵێم، گۆرانی بۆ خەڵک ئەڵێم، گۆرانی بۆ کوردستان ئەڵێم، گۆرانی بۆ ئازادی ئەڵێم، تا ئەمرم گۆرانی بۆ کوردستان ئەڵێم. دوادارم بتوانم زۆرترین گۆرانی بڵێم ئەو دەرفەتەم هەبێت، یعنی تەمەن ڕێگەم بدا ئەو دەرفەتەم بۆ هەڵڕەخسێت کە هەموو شانێک هەمن ڕیکۆردیان. چەند جار خۆشەویستیت کردووە؟ خۆشەویستی ئەوەی بڵێ خۆشەویستیم نەکردووە بەلای منەوە ڕاز ناکە. خۆشەویستی هەموو تاکێکی ئەم کەسێک کە ئەخولقێ لەسەر ئەم عەرزە خۆشەویستیەکە
من بڵێم خۆشەویستیم نەکردو خۆشەویستیم کردووە چەند جارێک خۆشەویستیم کردووە لە ژیانە شخصەکەی خۆمە خۆشەویستیم کردووە پەیوەندیم هەبووە ئەو پەیوەندیەگە کۆتایەکیشی هەبوو بێ ڕێزم بۆی هەیە لەو قۆناغەیە کە بەشێکە لە مێژووی من ڕێزم بۆی هەیە چەند جار ڕەفزیان پێداوی بەڵام بە خۆشحاڵیەوە تا ئێستا من ڕەفزم وەرنەگرتووە بەڵام هەڵبەتە دەست پێشخەر نەبووم بۆیە ڕەفزم وەرنەگرتووە ڕەفزم وەرنەگرت پێم پێم وایە ئینسان ئەگەر عاشقانە و بە خۆشەویستیەوە بژی لە ئاستی هەموو شتەکانە و بە تایبەتی ڕەگەزی بەرامبەر هەرگیز ئەو نهێنیانە ناخاتە سەر میدیا و مەسەڵەن قەت بە دڵڕەق باس ناکەم نائیزڕێنم ناوەکەت من لەو مۆزوعە زۆر تەبام لەگەڵ مامۆستا هەردیە من لە ژیانە کۆمەڵایەتەکەی هەر کەسێکم وەک کەسێکی تر کەسێکم کەسێک خۆشی ئەوێ بەڵام بەو مانایە ناکە مەسەڵەن خوا نەخواسە من بێم لە شاشەکان و باسی و بکەم چەند ڕەفزم داوە و چەند ڕەفزم وەرگرتووە و ئەم بابەتە سوود بە خەڵک ناگەیەنێ بە قەناعەتی خۆ چەند ڕەفزت داوە و هەبووە داوای لێ کردووم کە بەڵام من نەمتوانیوە ناڵێم ڕەفز کەلیمێکی ناشرینە من نەمتوانیوە کە ئەو خۆشەویستی کە لە لای من هەیە بەخشم بەو قبوڵم نەکردووە بەڵام لە دوای ئەوەی کە خێزانم پێکێناوە ئەو شتانە زۆر کاڵن لە لای من بەڵام وەکو ڕێزێک ئەمە وەڵامی منە بۆ پرسیارەکەی ئێوە بۆ تەلەڤیزیۆنەکەتان وان پێ باشترە باسی نەکەم یعنی ڕەنگە نەبێت ڕەنگە نە ڕەفزم دابێ نە ڕەفزم وەرگرت بێ بەڵام ئەمە بابەتی ئەوە نییەکەم بە قەناعەتی من بخینە سەر سۆشیال میدیا من پێم وایە با ئێمە لە ڕێگای میدیاوە هیچ لەسەر ئاشکردنەوەی خەڵک بکەین ئاشکردنەوەی ئەو خەڵکانی کەمان بینن لەبەرەوەی بەڕاستی من ئێستا کە قسە بۆ ئێواکەم حساب بۆواکەم گەنجێکی 17 ساڵ ئەم بینێ حەزت لە چی خواردنێکە حەز دەکەی چێ داوەتت بکات ئەوەیان زۆر مهمە ئەگەر بێنە مەطعەمەکەی ئێمە ئەزانن من بەڕاستی لە خواردنە کوردیەکان با گۆشتەکان باس بکەین عیب نەبێت لە قەل و قاز و کەڵەشێر و ئەوانەوە بەڕاستی خواردنێکی زۆر تایبەتن من حەزمە لەو خواردنانەیە و دواتریش زۆرم حەز لە کەبابە کە خۆم کەبابچیەکی بڵێم لە ڕادە بەدەر بۆ خۆم بڵێم باشم چکە من کەبابی خۆم باوەڕ ناکەمەوەیشی کەبابی منی خواردبێ گلەی هەبوو بێ کێ داوەتم بکە ئەویان ناڵێم وڵای کێ داوەتم بکە بەڵام بە دڵنیاییەوە ئەو کەسێک کە خۆشتەوێ حەزەکەی ئەو داوەتانت بکەوە خۆشەویستیش نەبی ئەو داوەتانت ناکە من بەگشتی حەزم لە خواردنە ڕۆژهەڵاتەکانە حەزم بە خواردنی کوڵاوە حەزم بە برژاونیە زیاتر زۆر حەز بە بامیاکەم بۆ ستایلێکە لە ماڵەوەمان لێنرێ بە پەراس و بە سیر و بە بیبەر و حەزەکەم کێ داوەتم کە حەزەکەم ئێستاکە ڕەنگە حەزەکەم گونجاو نەبێت حەزەکەم هونەرمەندی پەیکەرساز سامانیدایە داوەتم کرد چونکە بایمەتەماتێکی زۆر خۆشم لە ماڵەکەی خوارد خۆی ڕۆژ ناخان چاوت ماچەکەم سامان بیرێ و بایمەتەماتەیە شەکەم ئەگەر خوا نەخواستە شتێکی ناخۆشت بەسەرهات پێویستت بە هاوکاری بوو یەکەم کەس کە تەلەفۆنی بۆ بکەی چێیە؟ دیارە یەکەم کەس خێزانمە من تەلەفۆنی بۆ بکەم بێ بەها نامەوە لەبەرەوەی ئەو زیاتر عەزیەتی کێشاوە بە منەوە ئەو زیاتر زەحمەتی کێشاوە بە منەوە لەگەڵ ئازارە ناخۆشەکان و خۆشەکان هەر بە یەکەوە بووی لەبەرەوە یەکەم کەس ئەبێ ئەو بێت ئەگەر بتوانم تەلەفۆنەکە بکەم یەکەم کەس بوو ئەو یەکەم پێیوەستە بەوەی لە کوێم لەو کاتەیە لە کوێم لەو کاتەیە یعنی من چەند هاوڕێکی نزیکمێ هەم لە ناوەندە هونەرەکەیە ناوەندی موزیکە هەمیش لە دەروی موزیک کۆمەڵی هاوڕێم هەیە کە کاتیان لەگەڵا بەسەرە بە مەسەن ئەو کاتە بیر لەواکەمەوە کێ نزیکترمە مەسەلەن یان ئەو کەسە کاتی کارەکەی چۆنە مەسەن ڕەنگە من پەیوەندی بە جەنابتەوە بکەم ڕەنگە ئەو کاتە جەنابت لە دەوامی یان لە ئیشێکی میدیایی دەرچووی بۆ دووەک چونکە لۆژیکی نێم بە تۆ بوو لەگەڵ چی قسەت نییە ئەگەر بکرێت تەلەفۆنی بۆ بکەی ئەگەر لە وەڵامەکەت وتت کەس
پێ دەڵێن هەواڵی کەسێک بپرسی بە تەلەفۆن کە مانگێک زیاترە گوێت لێ نەبووە. وڵا لەگەڵ کێ قسەم نییە لەگەڵ کێ قسەم نییە لەگەڵ دوو کەس قسەم نییە سێ کەس بوون بەت هەم جەژنەیەکیان تەلەفۆنی کرد کە سپاسی یەکەم ئەو دەست پێشخەری کرد لەگەڵ دوو کەسی تر قسەم نییە حەز ناکەم ناویان بەرم. دەتوانی پەیوەندیان پێوە بکەیت؟ نەوەڵا داوای لێبوردن نەکەم لەبەرەوەی کە حەز ناکەم هەر ناویان برم لەبەرەوەی تەلەفۆنیشیان بۆ ناکەم و هەتا دوێنێش برادێکی خۆشەویستی وەک جەنابەت تەلەفۆنی بۆ کردم بۆ ئەوە حەزم نەکرد کە قسە بکەم. برادرانی ناوەندە هونەرێکە تقریبان ئەوانی کە نزیکین بەردەوام تەلەفۆنمان هەیە گەر یەکش نەبینی بەڵام ئەوەی کە تر لە مانگێکە بە تەلەفۆن ژاگامان لێک نییە نەک یەکمان نەبینیوە. باڵێ هاوڕێ خۆشەویستەکانم لەوە سەتەیە ئەوانەی کە حرمەتێکی زۆرم بۆیان هەیە کاک ماهیرم نەبینیوە فترێک هاگام لێ نییە دوو مانگ زیاترە دوو مانگە بێ کاتی سراحەت نییە بەدارم کاک ماهیر کاتی هەبێ. کاگۆچارجان کاک ماهیر ئەم کاتت باش هەموو کاتت باش قوربان خۆشەویستی هەموو شتێک باشە چاوەماچەکەم جناب چۆنی قوربانت خۆ کاتم نەگرتووی نانە لە خزمەتدام کاکە گیان ئەمە وەک چۆنەڵی تەلەفۆنێکی جیاوازترە هەم بەسەر تەکەمەوە هەمیش لەناو پرۆگرامێکم بۆ تەلەڤیزیۆنی دیمەن تۆماریەکەین سڵاویان بۆت هەیە ستافیکار بە حرمەتەوە وتیان ئاگال لە کێنیە چ هونەرمەندێک چ کەسێکی ئازیز کە پتر لە مانگێک ئاگاتان لە یەکتر نییە ئەوانەی کە لە ئێستاە لە خەیاڵم بوون بەڕاستی جەنابەت بووی هاوڕێکی ترمان جوابی نەدامەوە جەنابەت بووی حەزم کرد هەواڵ بپرسم و هەواڵی دوایین ئیشت و هەواڵی تەندروستیت و زۆر سپاس کاگۆشارجان دارم لێ شەروە ڕێز و سڵام هەیە بۆ جەنابەت بە خۆشحاڵم گوێ بدەنکە خۆشەویستی و سڵاو ڕێزم بۆ برادرانی ئەو بەرنامەیە و هەموو سافی تەلەڤیزیۆنی دیمەن هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن و من لە خزمەتتان ئەوانیش سڵاویان هەیە زۆر سپاس. هیچ هەواڵێکی خۆش هەیە کاری تازەمان گوێ لێ بێ بەم نزیکانە وەڵا کاری تازە ئینشاءڵڵا هەیە بەرانیەکم هەیە سەر لە تەواوبوونەوە کوتەنگ گۆرانیەکی دیکەش هەر لە با بڵێن لە پرۆسەی دروستکردنی موزیک و ئەوانەیە هەردووچیان شتی جیاوازن یانی هیوادارم کە تەواو بوو بتوانم بە شێوەیەکی باش لە ڕاگەیانەکان و لە سۆشیال میدیا وا بکەین بە باشی بگاتە خەڵک. ئێمە هەم پەرۆشین هەم پشتیوانین. زۆر سپاس زۆر سپاس بۆ کاتێک پێداین بە هیوای کاتێکی خۆش ئاگاداری خۆت بە قوربانت کاتێکی خۆش بۆ جەناب بۆ هەموو بینەرانی بەرنامەکە و سپاسی بەرنامەکەش بە ناوی هەموو لایەکەوە سپاس دەکەین منیش سپاس گوزارم کاک ماهیرگیان کاتت پێمدا خۆشەویستی حورمەتم بۆت هەیە قوربانت قوربان سەرچاو غەدرت لە چێ کردووە؟ لێرە دەتەوێت داوای لێبوردنی لێ بکەی؟ لەخوا بە زیابێ خوای گەورە قڵێکی یاومەتێ نازانم کەسم عادز نەکردووە مەگەر عادزیان کردبم مەگەر هەر خەمباریان کردبم و ئەوەشی کە خەمباری کردوم نەگەشت بێتە لووتکە جوابم نەداوەتەوە بۆ ئاگاداریتان لەبەرەوەی بزانن کە کەسێکم زۆر ئەوە نیم شت لە باتی شت ناکەم ناڵێم ئەو بۆ وای کرد منیش ئەوەکەم ئەو مامی کە باستم کردە میشە ئێوە دەگەر من خراپم و تۆ خراپبی ئەی چاکێ بێ من بەشی چاکی مێشتۆتەوە بە عەمدەن هەڵم بەرامبەر کەس نەکردووە خیانەتم لە کەس نەکردووە بەڵام ئەگەر ئەو کەسە و ئەگەر کەسێکە ئێستا ئەم بینێت پێی وایە من غەدرم لێ کردووە نەک لێرە ئەتوانم خۆشی لەبەر دەم کامێرایە بێ داوای لێبوردن بەشێکە لە هێزی ئینسان بەسەرهاتێکی خۆشی خۆت بجێڕەوە یان نوکتە
بەسەرهاتێکی خۆش یان نوکتەیەک بخوا نوکتەکان هیچیان ناگەن بەوانەی باران بەک بە ڕەحمەت بێ نوکتەی زۆر خۆشی هەیە ئەمە تەوان پەرژینێکی قایمێ لە ڕووی ویدەرانە لە سلێمانی ڕاتەوە لە عربەت تێپەڕەکە سێرەکە چڵێک دار گوێ درێژێک لە بنی چڵەدارەکە لە سێبەرەکەی وەستاوە حەشە حازری مانگای گیژاتۆ لە ناوەڕاستی جادەکەی خەتاح کردووە ئەڵێ تەلاقم کۆتبێ بۆیە مانگا ناوی کرد بواە ئەوە نەکەرە ئەوە مانگا ناوی کرد بواە نابووە ئەمە نوکتێکی زۆر جوان بوو بەلای منەوە بۆیان گێڕامەوە هیوادارم خەڵک لێمان زویر نەبێتەوە شتێکە کە پێشینە حەزەکەم چۆن ڕۆشت و ئاو بگێڕمەوە وڵی بەسەرهاتی خۆش زۆرە بەس ئەو کاتێک کە پرسیارە لەکەنی چپیر ناوێنێ بەڕاستی بەسەرهاتی ناخۆش زۆرە بەس یەکەم دەرکەوتنم شتێکە بڕوا ناکەم زۆر فەنی بێ زۆر ئەوە بێت بەس بیرم ناچێقەت یەکەم دەرکەوتنم بوو ساڵی 2009 وەکو گۆرانی بێژ یەکەم دەرکەوتنم نەگوەکو پێشتر وەکو ژەنیار دەرکەوتە بووم بەس یەکەم دەرکەوتنم وەکو گۆرانی بێژ پرۆگرامێکی تەلەڤیزیۆنی بوو چەند گۆرانیەکەم پێشکەش کرد کە دەستمان بە ڕیکۆردی پرۆگرام کرد من ئەم دوگمەیەم داخستە بوو دوگمەی چاکەتەکەم چاکەت سپۆرتێکم لەبەر دوگمەی چاکەتەکەم بڕا باڵێن قۆچبەکەی بڕا لەو کاتە هیچ حەلێ نەبوو لەبەرەوەی لە کادرا دەرەچوو ناکرا و دوگمەیە کەوت بێت ئەم جوان نەبوو هەمیش ئەو وەڵحاصڵ بە دەمبوزێک بە چاکەتەکەیانەوە لکات منیش عەزفمە کرد چاکەتیش پێتەکەوتە نێجار زۆر جا عەزمە کرد گۆرانیمەوت تاوان گروپێکشم لەگەڵا بوو بەشێکی ئەو گۆرانیانە من گۆرانی هەڵام و دەمبوزە چەقێ بە سکما بەڕاستی قەت بیرم ناچێت یەکەم دەرکەوتن بۆ گۆرانی بێژ حەزت بە دەنگی چییە؟ کۆپلێکمان پێشکەش بکە وەڵاهی من ئەوەی ڕاستی بێ حەزم لە دەنگی مامۆستا عوسمان کەوینەیە و دواتریش حەزم لە دەنگی ڕوحشاد کاک سەباحەوە زۆربەی جار گۆرانیەکانی کاک سەباحیش من زیاتر حەزم لێ و ئەشیان لێمەوە و سەردەمین بەڕاستی گۆرانیەکانی کاک سەباح ئەنجا چیتان بۆ بڵێم چنورە چینوارانەکە و سەرکێشەوە چنورە چینوارانەکە و سەرکێشەوە ئیسەمەریوان خاڵوەغی گیان بێت و ناوێشەوە ئیسەمەریوان دەیگیان دەیبێت و ناوێشەوە یەکێکە لە هەرە گۆرانی جوانەکان و بە یەکی شەوەم گۆرانیمان چڕیوە لەگەڵ ڕوحشاد کاک سەباح بەشێک لە مەقامی ئارێگورەی نەرمەندی نەمر سێوەتان پێشکەشەکە شنگ و شۆڕێ بەژن برندێ دەبەستی
گەلی براو دەرینا ئەگەرەنێ گورە جوانێ لە بۆ من بمینێ بەوی مانگی لە چواردەیی کەوەتانی لە ماو بێنی هەور و ساماری جۆخین دەبەستی دادگورێ لە باغانم نەماوی خۆشی لە ساران دەست لە من بەردە پارچەیەک لە گۆرانی خۆت پێشکەش بکە. گۆرانیەکی خاوە ئەویش ئەم گۆرانی خۆمە خۆشم دروستم کردووە لە بینی خاڵۆکانە چەند خاڵۆیەکمانەیە ئێمە لە بینی ئەوانەیە ئەمەم دروست کردووە هیوادارم توانی بێتم هەنێکی شتی وردە بخەمە سەر خەرمانی ئەوە کەسانی کە لە پێش ئێمەوە گۆرانیان وتووە خاڵۆ خاڵۆتەوە خوا کەم واچە خاڵۆ دەموێ بانی باوانی خاڵانی ماڵۆ خاڵۆ دەموێ بانۆکڵە دەمی گیان خاڵانی ماڵۆ تەنی جودایی 2020 بڵاو بووە ئاواز و هەنراوایی خۆمە کۆپلێکتان بۆچی لە بیرت کردم بۆچی لە ئاستم گۆڕا لە قوماری وینا نەک هەر من خۆش دۆڕا نەک هەر من خۆش دۆڕا لەنێوەڕێی ئەوینا دڵت لە من ترازە بەبێ باکی ڕاتکێشام بەسەر دورک و هەورازە سەر مەرزی جودایی دەستەکانم ون کردی لە نێوتەمی فیراقا کێ بوو لە منی بردی بۆچی لە بیرت کردە بۆچی لە ئاستم گۆڕای لە قوماری وینا نەک هەر من خۆش دۆڕا نەک هەر من خۆش دۆڕا عزیزم عزیز بۆچی بێ ماڵایی عزیزم عزیزم ساردەوەرزی جودایی عزیزم عزیز چۆن چووی بێ ماڵایی عزیزم عزیزم یان فەوتێنە ژیان تەزێنە ساردەوەرزی
جدا پێشبینی دەکەی ئەزمموی دووەم چێ بەشدار بێت؟ وەڵا بەرنمەیەکی زۆر جوانە و هیوادارم هیچ هونەرمەندێک نەبێت کە لێرەیە بەشدار نەبێت چکە بەرنامە ئەمە شتێکە هەر بۆ خۆی هونەرمەندەکە بۆ خۆی دەمێنێتەوە کەسایەتی هونەرمەندەکە پیشانەدا گەورەی هونەرمەندەکە پیشانەدا ئاستی هوەری هونەرمەندەکە پیشانەدا و دواتریش ئەمە با بمێنێتەوە بۆ تاریخ و بۆ مێژوو هەموو هونەرمەندێک ئەم پارچە ڤیددیۆ تۆمارکراوەی هەبێ و پێشم وایە زۆربەی هونەرمەندەکان لەم بەرنامەی دوو ئەزمون لە کەناڵە جوانەکەی دیمەن تیڤ هەمووی شەڵا بەشدارە بن من نازانم ئەمە چەند حەڵقەیەکتان کردووە چەند بەرنمەیەکتان کردووە تا بڵێم مەسەلەن لەوە چێ فڵانی تیا بێ فڵانی تیانە بێ هیوادارم هەموو هونەرمەندەکان تیا بەشدار بن ناتوانم بڵێم کێ بەشدار بۆ کێ بەس پێم خۆشە دوای من سەردانی هونەرمەندەکانی تر بکەن بچنە ماڵی هونەرمەندەکانی ترەوەی کە نەکراوە و ئیشەڵا ئەگەر کاک عوسمان لێرە بێ پێم خۆشە سەردانی ماڵی کاک عوسمان هەورامی بکەن بۆ بە تایبەت بە شایەنی کەناڵەکەتانی ئەزانم بۆیە ئەڵێم کاک عوسمان لەوە چێ من هەنێک کەسێ تەلەفۆنیان بۆ کردوم بۆ بەرنامە بۆ بەڕاستی لێتان ناشانمە بۆ هەنێک کەناڵ بە منیان وتووە ڕقەمی کاک عوسمانمان بەرێ وتومە بە داوای لێبوردنەوە ناتوانم ڕقەمەکەت بمێ چکە زانیومە لە ئاستی ئەو بەرنمەیە نییە و دواتریش من ناڵێم ئێمە خۆمان بەشتە زانین بەس هەنێ بەرنامە هەیە بەڕاستی لە ئاستی مامۆستا عوسمانان نییە بەڵام بەرنمەکانی جەنابتان تەلەڤیزۆنەکەتان زۆر بە قورسی و زۆر بە گرانی و زۆر بە ئەدەب و زۆر بە ڕێکوپێکی هاتووە و ئیشەڵا ئومێدەوارم بەرنامەی جوانتر و جوانتر پێشکەش بکەن هیچ شتێک بەجێنێڵن لە هونەری کوردیە هیچ کلێنێکی تیان نەبێ ئیشەڵا پڕی بکەنەوە جەنابتان ئەگەر بۆم هەبێ کەس بڵێم پێشبینیەکەم و هیواداریشم خۆشەویستم بۆ هەموو هونەرمەندانی هاوڕێم گۆرانی بێژانی هاوڕێم بەس پێشبینیەکەم هونەرمەندی گۆرانی بێژ هاوڕێ عەزیزم ئاڵا محەممەد میوان بێت من هیچم نەماوە بە ئێوەی بەبەخشم بەڕاستی ماندوو بوون لەگەڵ ئێمەیە بەخێر بێن سەر و سەرچاوم سپاس بۆ یەکە بە یەکەی کەناڵی دیمەن تیڤ بۆ بەرنامەی دوو ئەزمون چاوتان ماچەکەم ئیشەڵا ماندوو نەبن قەت لە کارەکانتانە سڵاو و ڕێزمێ بۆ بەڕێوەبەری تیڤەکەتان کاک دلێری خۆشەویست سپاس بۆ جەنابەت سپاس بۆ برایی کامێرەمان بەخێر بێن گەورەتان کردین چاوتان ماچەکەم دووبارە ئەوەی کەما بێتەوە من بیڵێم تەنها سپاس بوو ئەو سپاسەش قبول بکەن لە منەوە بۆ ئێوە ماندوو نەبوون لە ئێواکەم سپاس بۆ کادران و کارمەندان و ئەو هەمووانێکە لە تەلەڤیزۆنەکە ئیشەکان هیوادارم نمونەی میدیای وەکو ئێوە زیاد بێت سوپاس و خۆشەویستیم بۆ هەموو ئەو کەسانەی کە لەم پرۆگرامەیە بەشدارە بن من نازانم کێن ڕێز و خۆشەویستیم بۆیان هەیە سوپاس بۆ ماندووبوونی ئێوە لە پرۆگرامەکە هەرێکەکیان بە دیدی خۆیان وەڵامی پرسیارەکانیان دایەوە تا دوو ئەزمونکاری تر با خودای گەورەتان دەستبەرین خوداتان لەگەڵ